بینەرانی بەڕێز لە هەر کوێگەنم کاتەوە هەموو کاتێکتان باش گەشتی بەرفراوانی هەواڵەکانی سەرلێوارەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. کردکردن تەروریزمە تەورە مەزنە دنیا جوار ڕاست بکە کێ ئەم سەدی سەد شەڕی ئینسانیەتە دەدن دژمنی مە سەدی سەد شەڕی دژی ئینسانیەتە دەدا. دووبارە سڵاو. ئەمڕۆ ساڕۆژی سەرەڵدانەکانی سێی ڕەشەمەی ڕۆژهەڵاتی کوردستانە گەلی کورد لەو ڕۆژەدا لە سەرتاسەری ئەو بەشەی وڵات بۆ شەرمەزارکردنی گەلە کۆمەی 15 شوبات کە لە دژی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان ئەنجام درابوو ڕژانە مەیدانەکان و خاوەنداریەتیان لە ئۆجلان کرد. سەرڕای میلیتاریزەکردنی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ڕژێمی ئێرانەوە لەسەرجەم شار و شارۆچکەکان لە ئیرامەوە هەتا ماکۆ گەلی کورباپیر و جوانەوە هاتنە سەر شەقامەکان و ڕۆژی سێی ڕەشەمەی ساڵی 1370 هەتاوی خەڵکی شاری سنە هاتنە سەر شەقامەکان و بە شێوەیەکی بەرفراوان ناڕزایەتی دەستی پێکرد. سەرڕای ئەوەی خەڵکی مۆڵەتی فەرمی خۆپیشاندانی هەبوو بەڵام چەند کەژمێرێک بەر لە دەستپێکردنی کۆبوونەوەی جەماوەرە مۆڵەتی خۆپیشاندان لەلایەن کاربەدەستانی پارێزگای سنەوە بەتاڵ کرایەوە. بەڵام خەڵکی شاری سنە بێجێدانە بە قەدەغەی ڕژێم لە خۆپیشاندانێکی گەورەی جەماوەریدا خاوەندارێتیان لە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان کرد. پارێزگاری ئەو کاتەی سنە کە عەبدوڵڵا ڕەمەزان زادە بوو فەرمانی کاربەدەستانی کۆماری ئیسلامی بۆ سەرکوتی خۆپیشاندەران ڕاگەیاند و هێزە ئەمنیەکان و دارودەستەی ڕژێم بە شێوەیەکی دوڕندانە هێرشیان کردە سەرگەل و دەیان جوانی ڕاپەڕیوی شاری سنە بەدەستی هێزەکانی ڕژێم شەهید کران. دوای شاری سنە کوردان لە شارەکانی مەریوان کرماشان ئورمیە ماکۆ مەهابات و بۆکان سەڵمات سەقز کامێران پیرانشار سەردەشت و زۆربەی شار و شارۆچکەکانی دیکە ڕۆژهەڵاتی کوردستان دەستیان بە سەر هەڵدان کرد. لە شاری ئورمیا ژێزەکانی ئیتلاعات و سوپا هێرشیان کردە سەر خۆپیشانداران و لەوێش سێ جوانی دیکە شەهید بوون. ماوەیەک دوای کۆمەڵکوژی خەڵکی سنە وەزیری ناوخۆی دەوڵەتی خاتەمی موسەوی لاری ڕاشکاوانە پشتیوانی لە گولەبارانکردنی خەڵک کردووەتی سەر کوتمانکردن زۆر باشمان کرد لەبەرەوەی کە ئاسایشی نیزام لە مەترسیدا بوو. بەڵام ئەو سەر هەڵدانە بەوە کۆتایی پێنەهات و هەر لەو ساڵەدا بە سەدان جوانی کورد لە هەرێمەکانی ئورمیە و مەهابات تا سنە و ئیلام ڕویان لە چێەکانی کوردستان کرد و بەشداری ریزەکانی گەریلا بوون. بەو شێوەیە جوانانی ڕۆژهەڵاتی کوردستان بە قوڵبوونەوە لە ڕامانەکانی ئۆجلان لە سەر ڕۆژی لەدایکبوونی ئۆجلاندا ساڵی 2003 پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاکیان دامەزران. ئێستا 19 ساڵ لە دوای گەلە کۆمەی 15 شوبات و 14 ساڵ دوای دامەزراندنی پەژاک بە دامەزراندنی کۆمەلگای دیموکراتیک و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار لە ساڵی 2014 و دامەزراندنی کۆمەلگای ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار هەروەها پەرەسەندنی هێزی گەریلا یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یەرەکە دامەدرا و لە ئێستاشدا ئەو ڕێخستنانە لە پێناو بنیادنانی نەتەوەی دیموکرات لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران تێکۆشان دەکەن و بوونەتە جێی هیوای ئازادی بۆ گەلی کورد و گەلانی ئازادی خوازی ئێران. کۆمەڵگەی دیموکرات و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆداریش بە ڕاگەندراوێک ساڵیادی سەرەڵدانی سێ ڕەشەمە 22 شوبات کە گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دژی پیلانگەڕی دژ بە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان ئەنجامیان دابوو بەرز دەنرخێنێت. ئەنجومەنی کارگێڕی کۆمەلگای دیموکرات و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار لە سەرەتای ڕاگەیەندراوەکەیدا ئاماژە بە فەزای سەرکوت و پەراوێزخستنی سیاسەتە ئەڵتەرناتیڤەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن حکوومەتی ئێرانەوە کردووە و جەختیشی کردوتەوە لە سەر سیاسەتی توانەوەی کەلتوری کە لەلایەن حکوومەتەوە بەسەرگەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەسەپێنرێت. کۆدار ڕەشی گەیاندووە
گەلی کورد و ئازادی خوازانی ئێرانی لە 22 شوباتی 1992دا لە دەوری ڕێبەراپۆ ئیرادەی سیاسیان کۆ کردەوە. بێگومان ئەو سەرهەڵدانە زۆر کاریگەر بوو لە بە ئەنجام نەگەیشتنی پیلانگیری 15 شوبات و بزوتنەوەیە کە بە کەمترین کات بوو بە پێشکەوتن و پارادیمی سیاسی و ئایدۆلۆژیک لە ناوچەکەدا. هەموو ئەوانش بە فیداکاری ئەو گەنجانە پێگات کە لەو ڕێگایەدا گیانیان بەخت کرد کە لە ڕۆژی 22 شوباتی 1992دا وەک چیا لە بەرامبەر زۆرداریدا وەستان و سەریاندا نەنەوان. لە کۆتاییدا ئەنجومەنی کارژێڕی کۆمەلگای دیموکرات و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار یادی شەهیدانی 22 شوباتی کردەوە و بانگەوازی هەموو گەنجانی کورد و ئازادی خواز کرد کە بەشدار بن لە ریزەکانی گەریلادا و ئامانجی ئەو شەهیدانە بهێن نەدی و نێڵن پیلانگیێڕەکان بگەنە ئامانجەکانیان. لە ئیزمیر بۆ شەرمەزارکردنی گەلەکۆمەی نێودەوڵەتی 15 شوبات کچێکی کوردی باکووری کوردستان ئاگری لە جەستەی خۆی بەردا و ژیانی لەدەستدا. ڕاگەنرا نازەلین کورکورد تەمەن 21 ساڵان خوێندکاری زانکۆی ئەستەمبۆڵ ڕۆژی 14 شوبات لە گەڕێکی کوبلا کوناکی ئیزمیر ئاگری لە جەستەی بەردا و گیانی بەخت کردووە. دوای ئەنجامدانی ڕێوشوێنی پزیشکی دادوەری تەرمی نازەلین لەلایەن کە سوکاریەوە لە نەخۆشخانە وەرگیراوەتەوە بە فڕۆکە بەرەو مێردین بەڕێکراوە لە شارۆچکەی نسێبین تەرمە پیرۆزەکەی بە مراسمێکی بەشکۆی جەماوەری بە خاک سپێردراوە. لە 34مین ڕۆژی هێرشوو داگیرکاریەکانی ڕژێمی تورک بەرامبەر بە عەفرین ئەلبەتە بەردەوامی بەرخودانی سەردەمیش لەوێ شەڕوانانی ئازادی لە دژی هێرشەکانی ئەرتەشی تورکی داگیرکەر و تاقمەچەتەکانی دوو چالاکی بە کاریگەریان ئەنجامداوە هاوکات گورزی زۆر قورسیشیان لە زۆربەی بەرەکان لە هێزەکانی دوژمنداوە ناوەندی ڕاگەاندن و چاپەمنی یەپەگەش دیمەنی دوو چالاکیەکەی بڵاو کردوێتەوە. لەم راپۆرتەدا لەو بارەوە زانیاری زیاتر وەرگرن. وێڕای هێرشەکان بە فڕۆکەی جەنگی تانک و تۆپی دوورهاوێش شەڕوانانی یەپەگە و یەپەژە بە توندی بەرپەرچی سەرجەم هێرشەکانی سەرباز و چەتەکانی ئەردۆگان دەدەنەوە. دوای نیوەڕۆی ئەمڕۆ لە گوندی دێرسوانی سەر بە شەرا کاروانێکی ئۆتۆمبیلی سەربازی و سوپای تورک لەگەڵ چەتەکانی کرایە ئامانجی چالاکی شەڕوانان. ڕاگەندراوە لە ئەنجامی ئەو چالاکیەدا ژمارەیەکی زۆر لە سەرباز و چەتەکانی سەر بە دەوڵەتی تورک کوژراون و بریندار بوون. هاوکات لە گوندەکانی ساریا، قەتمە و شەیتانای سەر بە ماباتە لە نێوان شەڕوانان و سوپای تورک و چەتەکانیدا شەڕێکی سەخت لە ئارادایە و فڕۆکەی جەنگیش ئەو گوندانە بردومان دەکەن. ئەوەش لە کاتێکدایە لە دەوروبەری گوندی عەرەبوێرانی ناوچەی شەرا شەڕوانانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا چالاکیەکی بە کاریگەریان ئەنجامدا. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی یەپەگەش دیمەنی چالاکیەکەی بۆ ڕای گشتی بڵاو کردەوە کە لە دژی ئۆتۆمبیلێکی سەربازی ئەرتەشی تورکی داگیرکەر ئەنجام درراوە. هێزەکانی سووریای دیموکراتی نازنامەی 14 شەڕوانی ئاشکرا کردووە کە لە بەرخودانی سەردەم لە عەفرین چوونەتە کاروانی نەمرانەوە. لا لێدوانەکەی ناوەندی چاپەمەنی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدەدا ناسنامەی شەڕوانانی شەهید بەم شێوەیە ئاشکراکراوە. خالیدە نەعسان ناسراوە بە ڕۆژیان ئاندۆک لە گوندی دراقلیای ناوچەی شەرا شەهید بوو. عەگید شیچەک ناسراو بە سەر هەڵدان ئامەد لە گوندی حەجی بیلەلی ناوچەی شیە شەهید بوو. ڕێزان یوڵداش ناسراو بە ڕێزان جوودی لە مێردین لەدایک بووە و لە گوندی قودەی ناوچەی ڕاجۆ شەهید بوو. محمود شێخۆ ناسراوە بە دڵخواز عەفرین لە عەفرین لەدایک بووە و لە ناوچەی جەندرێس شەهید بوو. ئیسلام سۆنمەز ناسراوە بە باهۆسیا لە گوندی بلیلکای ناوچەی ڕاجۆ شەهید بوو. مەسعود تولکاچ ناسراوە بە باگەر سەرحەد لە گوندی قودەی ناوچەی ڕاجۆ شەهید بوو. ئەفکان توکلار
ناسراوە بە ئازاد فەراشین لە گوندی قودەی ناوچەی ڕاجۆ شەهید بوو. لینا ئۆسۆ ناسراوە بە دۆزا چیا 16 شوبات لە گوندی دراقلیای ڕاجۆ شەهید بوو. ڕۆزەرین دریایی ناسراوە بە بشەنگ ڕۆژ لە کۆبانێ لەدایک بووە و 16 شوبات لە گوندی دراقلیای ناوچەی ڕاجۆ شەهید بوو. منان بریمۆ ناسراوە بە خدر دۆزا لە عەفرین لەدایک بووە و 16 شوبات لە ناوچەی بولبول شەهید بوو. عەلی عەبود ناسراوە بە ڕێدور عەفرین لە دارەعزێ لەدایک بووە و 18 شوبات لە گوندی مەسەرکەی ناوچەی ماباتە شەهید بوو. ساڵح عەلی ناسراوە بە ناسر عەفرین لە تەبقا لەدایک بووە و 18 شوبات لە گوندی مەسەرکەی ماباتە شەهید بوو. خەلیل خەلۆ ناسراوە بە هاوار حەلەب لە حەلەب لەدایک بووە و 18 شوبات لە گوندی مەسەرکەی ناوچەی ماباتە شەهید بوو. ئیبۆ ناسراوە بە هێرش عەفرین لە مەیدانکێ لەدایک بووە و 18 شوبات لە ناوچەی بولبول شەهید بوو. لە کۆتاییدا ناوەندی چاپەمانی قەسەدا بەڵێنی درێژە پێدانی ڕێگای شەڕڤانانی شەهیدی دووپات کردوێتەوە و هەروەها پرسە و سەرخۆشیشی لە بنەماڵەی شەهیدان کردووە. ئەرتەشی تورک و تاقمەچەتەکانی ئەردۆغان ماوەی 34 شەو ڕۆژە بێبسانەوە هێرش دەکەنە سەر عەفرین زێدی خەڵکی مەدەنی بە ئامانج دەگرن. هەڵبەتەمان کە دەرەقەتی شەڕڤانان نایەن بۆیە مەدەنیەکان دەکەن ئامانج بۆ هێشەوە تا ئێستا نزیکەی 200 کەسی مەدەنی شەهید بوون، نزیکەی 500 کەسی دیکەش بریندار بوون. ئارتەشی تورکی داگیرکەر و چەتەکانی ئەلقاعیدەی هاوکاری ئەردۆگان لە هێرشەکانیاندا بۆ سەر عەفرین بە تایبەتی شوێنە مەدەنی نشینەکان دەکەنە ئامانج. لە 20 کانونی دووەمەوە تا ئەمڕۆ 176 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستداوە کە 27یان منداڵ و 21 دیکەشیان ژن بوون. هەروەها 484 کەسی دیکەش بریندار بوون کە لە ناویاندا 60 منداڵ و 71 ژن هەیە. زۆربەی شەهید و بریندارە مەدەنیەکان لەلایەن فڕۆکە جەنگەکان و فڕۆکە بێفڕۆکەوانەکانەوە کراونەتە ئامانج. هاوسەرۆکی دەستەی تەندروستی کانتۆنی عەفرین ئەنجێلا ڕەشۆ لەو بارەوە دەڵێت وێڕای ئەو ئامارەش نەمانتوانیوە خۆمان بگەینە تەرمی چەندین کەسی دیکەی مەدەنی کە لە ئەنجامی هێرشە ئاسمانیەکان ژیانیان لەدەستداوە. وتیشی دەوڵەتی تورک بەو هێرشانە ویستی کۆمەڵکوژی ئەنجام بدات و چەندین ئاواری سووری لە عەفرین شەهید بوون کە لە شوێنەکانی دیکەی سووریاوە پەنایان بۆ ئەم کانتۆنە هێنابوو. کۆمەڵکوژی یەکەمی دەوڵەتی تورک دژ بە هاوڵاتیانی گەڕەکی تریندەی عەفرین ئەنجامدرا. خێزانێک کە لە هەرێمی کەڤەر حەمرای ئەدلیب پەنایان بۆ عەفرین هێنابوو لەوێ کرانە ئامانج و 2 ئەندامی ئەو خێزانە کوژران کە یەکێکیان منداڵ بوون و 4 ئەندامی دیکەش بریندار بوون. کۆکژی دووەمێش ڕۆژی 21 مانگی کانونی دووەمی ڕابردوو بوو لە گوندی جلبەرێ ئەنجامدرا. لەبێش خێزانێکی هەرێمی مەریەمین کە ئاوارەی عەفرین ببوون کرایە ئامانج 8 ئەندامی خێزانەکە شەهید کران و 11 ئەندامی دیکەش بریندار بوون. کۆمەڵکوژی سێمیش 26 هەمان مانگ لە ناوچەی ماباتە ئەنجامدرا. 6 کەسی مەدەنی کوژران و کەسێکی دیکەش بریندار بوون. کۆمەڵکوژی چوارەمیش لە هەرێمی گۆبەڵێ لە دژی خێزانێکی ئاوارە کرا و 8 ئەندامی خێزانەکە گیانیان لەدەستدا و 8 دیکەش بریندار بوون. هەروەها لە ناوچەی ڕاجۆش فڕۆکە جەنگەکانی ئارتەشی تورک خێزانێکی ئەرمەنیان بۆمباران کرد و منداڵێک شەهید بوو، دایک و باوکەکەش بریندار بوون. ئەنجێلا ڕەشۆ لە کۆتایی داوتی وێڕای هێرشی سەختی دەوڵەتی تورک خەڵکی عەفرین ماڵ و زێدی خۆیان چۆڵ ناکەن. ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان ساڵانێکی زۆر لە سووریا و ڕۆژاوای کوردستان ژیانی بەسەر بردبوو، لەوێ سیاسەتی کردبوو. ئەو کاتەی ئەو پێشبینی کردبوو کە لە سووریا شەڕ ڕوودەدا هیچ کەس لایەنێک بیری لە هەڵگیرسانی شەڕ لە سووریا نەکردبووە. ئەمە پێشبینیشی کردبوو کە دۆخێکی وەکو ئەمەی ئێستا لە عەفرین بێتە پێشەوە. با بینەر و بیسەری پێشبینیەکانی ئۆجەلان بین کە هەم لەسەر سووریا و هەم لەسەر عەفرین کردوونی. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئۆجەلان ئەوەیە کە هەلومەرج و کەشی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەک لێکی داوەتەوە کە نەک تەنیا پێشبینیەکانی لە ڕۆژگاری ئەمڕۆماندا بەزەقی هەستیان پێدەکرێ، بەڵکو بربەستەکانی ئەو پێشاتانەشی دەستنیشان کردووە و چوونیەتی تێپەڕاندنیشیانی دەڕیشتووە. یەکێک لەو پێشاتانە ئەوەیە کە ئۆجەلان چەندین ساڵ پێش ڕاپەڕینەکانی بەهاری عەرەبی وتبووی ئەگەرگەلی کورد لە سووریا ڕاپەڕن زۆر لە عەرەبەکان بەهێزتر دەبن. دەستکەوتەکانی شۆڕەشی ڕۆژئاواش سەلمێنەری ئەو پێشبینیەیە.
هەروەها لە ساڵی 2004دا وتبووی پێویستە گەلی کورد لە سووریا بەرنامەی هاوڵاتی ئازاد مافی پەروەردە و کللتوری کوردیدا بڕژێت و تێکوشانیش لە پێناو گەیشتن بەو مافەڕەوانە بکات هەروەها ئامادەکاری بۆ بەرگری لە خۆکردنیش بکرێت. ئەگەر حکوومەتی سووریا هەوڵ بدات تەگەرا بخاتە بەردەم ئازادی کوردان ئەو کاتە ئەو حکوومەتە تووشی کێشە دەبێت. لە پاڵ ئەوەشدا پێویستە گەلانی سووریا بۆ دەستەبەرکردنی مافەکانیان بکەونە خۆ بۆ گەیشتن بە ئازادی و مافە دیموکراتەکانیان هەنگاو هەڵهێنن. لە ساڵی 2005دا ڕێبەری گەلی کورد عەبدەڵڵا ئۆجەلان وتبووی هەموو هەوڵدانی من بۆ ئەوەیە کە کوردستان نەبێتە گۆمی خوێن. ئەگەر درێژە بە سیاسەتی پاکتاوکردنی کوردان بدرێ ئەوە بەرخودانێکی بێوێنەش دێتە ئاراوە. ئەو شەڕ و توندوتیژەی کە لە عێراق ڕوودەدەن لە داهاتوودا ئەگەر لە سووریا بەرپابن نەک تەنیا توندوتیژیەکەی ڕووداوەکانی عێراقی تێپەردەکە بەڵکو زۆر قورستر و توندوتیژتر دەبن. هەروەها ڕێبەراپوو لە ساڵی 2009دا ئاماژەی کردبوو بەم درەندەیەی کە ئەمڕۆ لە عەفرین ئەنجام دەدرێت. ئۆجەلان وتبووی دەستگای کاروباری ئاینی حکوومەتی تورک فتوا دەدات و سوورەتی ئەلفەتح بۆ عەفرین دەخوێنێت. ئەگەر یەکێتی نەتەوەیی نەبێت پیلان دادەڕێژن و ئەو کومەڵکوژیانەی لە فەڵەستین ئەنجام دەدرێن زۆر قورستر بەسەر کوردان دادێنن. هەروەها لە ساڵی 2010دا دەنگوویەکی وا هەبوو کە ئەسەد لەگەڵ سەرانی عەشیرەتە کوردەکان دادەنیشێت. ئۆجەلان ئەو ساوت بووی پێویستە ئەسەد لەگەڵ پارتی یەکێتی دیموکراتی پێدا گفتوگۆ بکات. ئەگەر بەنیازە لە سووریا چاکسازی بکات و دان بە مافی ناسنامە و هاووەڵاتی بوونی کوردان دابنێت ئەوە کوردیش پێگیری دەکەن. هەروەها داواشی لەگەلی کورد لە سووریا کردبوو کە زۆر گرنگە یەک بگرن و خۆیان ڕێک بخەن چونکە ئەوەی ئێستاش ڕوودەدا نەک بەهاری عەرەبی بەڵکو بەهاری گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەڵێ بەڕاستیش هەموو پێشبینیەکانی ئۆجەلان هاتوونەتە دی. ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەفدەم بەدران چیا کورد ڕایگەاندووە بەرخودانی عەفرین هاوسەنگیە سیاسی و دیبلۆماسیەکانیان گۆڕیوە. ڕایشیگەاندووە هاتنی هێزەمەلیەکانی حکوومەتی سووریا بۆ عەفرین بە پێی ڕێکەوتنێکی سەربازی نێوان یەپەگە و دیمەشق بووە بۆ وەستانەوە دژی هێرشەکانی دەوڵەتی تورکیای داگیرکرد. ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەفگەری کۆمەلگای دیموکراتی تەفدەم بەدران چیا کورد دەربارەی هاتنی هێزەکانی ڕژیمی سووریا بە عەفرین بۆ ئاژانسی هەواڵی فورات دواوتی. ئێرادەی پۆڵاینی گەل و شەروانان دوای مانگێک زیاتر لە بەرخودان هەموو شتی گۆڕی و دژمنی تێکشکاند. وتیشی لە ئەنجامی دیدارەکانی نێوان یەپەگە و سوپای سووریادا ئەو هێزانە هاتنە عەفرین. خۆ بەڕێوەبەری عەفرین پێشتر داوای لە سوپای سووریا کردبوو کە سنوورەکانی خۆی بپارێزێت. بنەما وردەکاری ڕێککەوتنەکە هێزە سەربازیەکان دەتوانن ئاشکرای بکەن. ژمارە، شوێنی جێگیربوون، ئەرک و ڕۆڵی ئەو هێزانە بەپێی گفتوگوەکان لەگەڵ یەپەگەدا دیاری کراون. وردەکاری ئەو پەیمانە لەلایەن یەپەگەوە ئاشکرا دەکرێت. بەبوو چوونی ئێمە هاتنی هێزەکانی حکوومەتی سووریا هەنگاوێکی ڕەوا و ئەرێنیە چونکە عەفرین پارچەیەکە لە سووریا. سنووری عەفرین سنووری سووریاشە و پێویستە بە شێوەیەکی هاوبەش بپارێزرێت. وەستانەوە لە دژی داگیرکاری چەندە ئەرچی ئێمەیە هەندەش ئەرچی سوپای سووریایە. کات بەرپرسەکەی تەفدەم ئاماژەی بە پرۆژەی خۆبەڕێوەبەری دیموکراتی و فدراسیۆنی باکووری سووریاشی کردووتی پرۆژەکەمان لەسەر بنەمای پاراستنی یەکێتی سووریایە و پرۆژەیەکی وەها نییە کە سووریادا بەش بکات و پارچەیەکی لێ بکاتەوە. لە ماوەی داهاتوودا ئێمە و دیمەشق پێکەوە لەسەر زۆر بابەت قسە دەکەین. هاتنی هێزەکانی سوپای سووریا پەیمانێکی سەربازیە و ئەم هەنگاوە هیچ ڕەهەندی سیاسی و ئیداری نییە. بابەتە سیاسی و ئیدارەکان دواتر لە ڕێگەی گفتوگۆ قسەیان لەسەر دەکرێت. ئیرادەی سیاسی عەفرین هێشتا وەک پێشتر دەپارێزرێت و بەردەوامیش هەر دەپارێزرێت. ئەم بابەتە دەستکەوتی گەلانە. بابەتی لە پێشینە ئەوەیە کە پێویستە تێکوشانێکی هاوبەش لە دژی داگیرکاری تورکیا بکرێت. دەربارەی بانگەشەکانی هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن سەبارەت بەوەی گوایە یەپەگە دەستبەرداری چەکەکانی دەبێت و ڕادستی ڕژێمی سووریا دەکاتەوە بەدران چیا کورد وتی شتێکی وها نییە
کە یەپەگە دەست لە شەک بەردات و عەفرین ڕادەستی ڕەجێم بکات. گفتوگوی بەم شێوەیە و بابەتی وەها لە ڕۆژەفدا نییە. لێرە هێرشی داگیرکاری هەیە. پێش هەموو شتێک پێویستە داگیرکاری و هێرش بوەستێنرێن. دوای بەرخودانی 33 ڕۆژان ڕژێمی سووریا بینی کە سوپای تورکیای داگیرکەر و چەتەکانی دەبنە هەڕەشە لەسەر خاچی سووریا. هەموو کەسێک بینی کە ئەمە داگیرکاریە و دەوڵەتی تورک هەر شوێنێک داگیر بکات جارێکی تر لێ ناکێشێتەوە. بوونی سوپای تورکی داگیرکەر لە دژی بەرژەوەندیەکانی دیمەشقیشە. لێرە پیلانێکی چەپەڵ هەیە. ئەردۆغان دەڵێ 3 ملیۆن پەنابەر لە عەفرین جێگیر دەکەم. دەیەوێت دیموگرافیای هەرێمەکە بگۆڕێت. جێگیرکردنی چەتەکان بە واتای ئەوە دەیە کە ئەردۆغان دەیەوێ باب، جەڕابلوس، عەزاز و ئیدلیب یەک بخات و دەوری نۆبل زەهرا و حەلەب بگرێت. دیمەشق ئێدی دەیەوێ ڕێ لەو پیلانە بگرێت. بەڕێوەبەری تەفدەم بەدران چیا کورد لەبارەی هەڵوێستی رووسیا و ئێران و هێزەکانی دیکەش وتی بەرخودانی عەفرین هەموو هاوسەنگیە سیاسی و دیبلۆماسیەکانی گۆڕی. بڵێ لەو پەڕی باکووری سووریا و ڕۆژاوای کوردستان و دێن ئەم پەڕی باکووری سووریا و ڕۆژاوای کوردستان دێنە دێرزور لەوێ سەرکەوتنی زۆر مەزن تۆمار کراوە. هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدە لە دێرزور شارۆچکەی بەحرەیان ڕزگار کردووە، بە سەتان چەتەی داعشیش کوژراون. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکرات قەسەدا لەبارەی چالاکی هێزەکانیانەوە لە ئۆپەراسیۆنی گەردەلوولی جزیرە لە دێرە زۆر ڕاگەیەندراویشی بڵاو کردەوە. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە شەڕڤانانی قەسەدەی سەر بە ئەنجومەنی سەربازی دێرە زۆر شارۆچکەی بەحرەیان ڕزگار کرد کە ئەرتەشی تورک و چەتەکانی بە هێرشکردنە سەر کانتۆنی عەفرین هەوڵیاندا کە هەڵمەتەکە ئەستەنگ بکەن و شادەمارێکی نوێی ژیان ببەخشنە تێرۆریستان. بەڵام شەڕڤانانی قەسەدا ئەو شارۆچکەیان ڕزگار کرد. شارۆچکەی بەحرا دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری دێرە زۆر کە نەک تەنیا یەکێکە لە قەڵاگرنگەکانی چەتەکانی داعش لە هەرێمەکە، بەڵکو عەمبارێکی سەرەکی چەک و جبەخانە و چەکی قورسیشان بوو. هەروەها چەتەکان لەم دوایەدا لەو شارۆچکەیەوە هێرشیان دەکردە سەر هێزەکانی قەسەدە و لێەوە ئۆتۆمبیلی مین ڕێژکراویان ئامادە دەکرد و دەیان ناردە سەر هێزەکانی قەسەدە و خەڵکی مەدەنی. هەر لەو شارۆچکەیەوە بە موشک هێرش دەکرایە سەر شەڕڤانان. بۆیە شەڕڤانان لەو خاڵەوە شەڕیان لە دژی چەتەکان دەست پێ کرد و پێشڕەویان کرد. دوایی 20 ڕۆژ لە شەڕ و پێکدادان توانیان بشنە ناو شارۆچکەکە و تەرۆریستان ڕاو بنێن. هەرچەندە چەتەکان هەموو شارۆچکەکەیان بۆم ڕێژ کردبوو لە ناو بەشێکی زۆری ماڵەکانیشدا مینیان چاندبوو، بەڵام هێزەکانمان بە پسپۆری هەڵسو کەوتیان لەگەڵ دۆخەکەدا کرد و بە تەواوی شارۆچکەکەیان خستە ژێر کۆنتترۆلی خۆیانەوە. لەو شەڕ و پێکدادانەدا ڕزگارکردنی شارۆچکەی بەحرەدا بە پاڵپشتی فڕۆکە جەنجەکانی هەوپەیمانی نێودەوڵەتی ئەنجامدرا. هێزەکانمان گورزی کوشندەیان لە چەتەکاندا و دەستیان بەسەر بڕێکی زۆر چەک و جبەخانەدا گرتووە. فەرماندەیی مەیدانی شەڕەکە ڕایگەیان کە لە شەڕی 20 ڕۆژی ڕابردوودا و ڕزگارکردنی شارۆچکەکە هەروەها 1776 چەتە کوژراوە و ئەو چەک و کەرەسە سەربازیانێش تێکشیان راون. تۆپێکی هاون 17 ئۆتۆمبیلی ئاخێنرا و بە بۆمب، 8 دۆشکە، 14 ئۆتۆمبیلی دۆشکە هەڵگر، 24 بلدۆزەر، 3 کارگەی ئامادەکردنی ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراو، 2 زرێپۆش، 5 فڕۆکەی بێفڕۆکەوان، 7 ماتۆرسیکل، 12 ئۆتۆمبیلی سەربازی جۆرە و جۆر، تۆپێکی قرز لە جۆری ئۆبوس، 2 ئۆتۆمبیل لە جۆری BMB، 3 ئۆتۆمبیلی بەرهەڵگر، 1 ڕاجیمە و چەکێک لە جۆری SPG9 لە کۆتایی ڕاگەیەندراوەکەدا هاتووە. ئۆپەراسیۆنی گەردەلوولی جەزیرە لەلایەن ئەنجومەنی سەربازی دێرە زۆرەوە بۆ ڕزگارکردنی گوندەکانی دەوروبەری دێرە زۆر لە چنگی چەتەکان بە هەموو هێزێوە بەردەوامە. دەچینە مێردینی باکووری کوردستان لە 15 مانگەدا لەوێ لە دوای شەڕێکی قارەمانانە 3 گەریلای هەپەگە شەهید بووبوون. ئەمڕۆژ ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەگە لەسەر ماڵپەڕی فەرمی خۆی نازنامەکەیانی ئاشکرا کردووە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا لەسەر ماڵپەڕی فەرمی خۆیان ئەم زانیاریانەی بڵاو کردوتەوە. لە سەرەتای لێدوانەکەی هەپەگەدا هاتووە ئەرتەشی تورکی داگیرکەر 15 ئەم مانگا لە هەرێمی ئۆرەماری سەر بە مێردین دەستیان بە ئۆپەراسیۆنێکی سەربازی کردبوو. گەریلاکانیشمان ڕوبەڕووی سەربازانی ئۆپەراسیۆنەکە بوونەتەوە و شەڕێکی دژوار هاتۆتە ئارەوە.
لە ئەنجامدا ژمارەیەکی زۆر لە سەربازانی ئەرتەشی تورک کوژرا و بریندار بوونا، بەڵام سێ گەریلامان دوای شەڕێکی قارەمانانە بەشداری کاروانی شەهیدان بوونا کە ناسنامەکەیان وهایە. هۆزان ئاکدۆغان ناسراوە بە دەمهات چەکدار لە شاری وان لەدایک بوو و 15 شوبات لە مێردین شەهید بوو. عارف ئایکورد ناسراوە بە کەنداڵ لە مێردین لەدایک بوو و 15 شوبات لە مێردین شەهید بوو. ئادەم یوکسەڵ ناسراوە بە تێکۆشەر ئاگری لە مێردین لەدایک بوو و 15 شوبات لە مێردین شەهید بوو. لە کۆتاییدا هەپەگا ڕایگەیاندووە بەڵێن دووپات دەکەینەوە کە درێژە پێدەری ڕێگای هەواڵانی شەهیدمان دەبین و بە سەرکەوتن ڕێگایان تازدار دەکەین. هبكي لحماية هبور حماية وان دفجو خي خبر نودن عفينا عفنا مايا واخو مايا ومشرف مايا سات شو بكن اردوغان وتركو جيوارن وعبدي سنوراوي امش كشكي اردوغان نادر كان ام كرد حموم لا تجياشن ام اخي قجي برنودن ام برنودن ام برنودن ئەفرین بۆ مرۆڤایەتی شەڕ دەکات بۆیە پاڵپشتیکردن لە ئەردوغان پاڵپشتیکردنە لە داعش. بەم وتانە بەرپرسێکی بەڕێوەبەری خۆسەری دیموکراتی ڕۆژاوای کوردستان بەرخودانی ئەفرینی ڕاوە کردووە. دۆزدار هەموو کە یەکێکە لە بەڕێوەبەرانی خۆسەری ڕۆژاوای کوردستان دەربارەی بەرخودانی سەردەم لە ئەفرین بۆ ئاژانسی فرات دوا و ڕایگەاند. دەوڵەتی تورک بە پاڵپشتی چتەکانی داعش هێرش دەکاتە سەر ئەفرین و جیهانیش بێدەنگی هەڵبژاردووە. هێزەکانی جیهان گوایە هەوڵی لە ناوبردنی داعش دەدەن، بەڵام ئەمڕۆ دەرکەوت کە هیچ سیاسەتێکیان نییە بوو کوتایهێنان بە داعش. دەستگاکانی استیخباراتی دەوڵەتان و لە سەروشیانەوە دەستگای استیخباراتی میتی تورکی لە پشت پەردەوە ئەو چەتانە بەکاریان دێنن. ئەردوغانیش بەخۆی داعشە و کەمپەکانی داعش و ئەو بەلگانەی کە هاوکاری نێوان تورکیا و ئەو چەتانە نیشان دەدەن سەلمێندەری ئەو ڕاستیەن و وتی. ئەردوغانیش ئەو کارەی کە دەیویست بەدەستی داعش ئەنجام بدات ئێستا خۆی بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەیکات. دۆزدار هەموو ڕووداوی کونسڵخانەی دەوڵەتی تورک لە شاری مووسڵی عێراق بەبیر هێنایەوە وتی. چەتەکانی داعش کە هەر کەسێکیان دەکوشت و سەریان دەبڕی لە ڕقەوە گۆزرانەوە شاری گرێسپی و ڕەدەستی میتی تورکی کران. پێویست ناکە دەوڵەتانی جیهان کۆمیتەیەک بوو لێ کۆڵینەوەکردن لە هاوکاری نێوان ئەردۆغان و داعشدا بمەزرێنن. چونکە هەموو شتێک لە بەرچاوانە لە جیاتی ئەو کارە پێویستە جیهان درک بەوە بکات کە پشتیوانی ئەردوغان پشتیوانیکردنە لە داعش. دەربارەی بەرخودانی ئەفرینیش بەڕێوەبەری خۆسەری ڕۆژئاوا دۆزدار هەمووتی ئەو بەرخودانە شکۆی مرۆڤایەتی دەپارێزێت. هەرچەندە ئەفرین کووردە، بەڵام ئەمڕۆ بۆ سەرجەم مرۆڤایەتی لە جەنگێکی گەورەدایە. ئەوانەی کە بەرەنگاری ئەو هێرش و کۆمەڵکوژیانە نابنەوە هاوکاری ئەنجامدەرانی ئەو کۆمەڵکوژیانەنە. چۆن هێتلەر، مۆسولینی و سەدام بە بەرخودان فرێدرانە نێو زبڵدانی مێژووەوە، بە بەرخودانی ئەفرینیش داعش و ئەردوغانی پێشڕەوەکەی فرێدەداتە نێو هەمان زبڵدانەوە. بۆیە پێویستە هەموو کەسێک کە هەست بە مرۆڤایەتی خۆی دەکا بەرەنگاری هەوڵی داگیرکەرانەیە دەوڵەتی تورک بێتەوە و بە ئەرچی مرویی سەرشانی خۆی بزانێت. وتەبێژی وەزارەتی بەرگری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پەنتاگۆن ڕایگەیاندووە لە ئەفرین هاوڵاتیانی مەدەنی دەکرێنە ئامانج و دەکوژرێن. بە گوێرەی هەواڵێکە دەنگی ئەمریکا بڵاوی کردوێتەوە ئادریان گالەوەی وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا پەنتاگۆن ڕایگەیاندووە پاراستنی ئاسایشی منبج لە دەستی ئەو هێزانەدایە کە لەوێن ئەو هێزانەش لە پێکاتەکانی ئەو ناوچەیە دروست بوون لەوێ کورد و پێکاتەکانی دیکەی لەیە کە بەمبەستی بەرگری لە خۆیان پەروەردە کردووە. ناوبرا و ڕاشی گیاندووە شەڕی ئەفرین شەڕی دژی داعشی بەلاڕێدا بردووە، ئەو هێزانەی لە ئەفرین لە شەردان شەڕی سەرەکیان بەلاڕێدا بردووە. وتەبێژەکەی پەنتاگۆن و تووشێتی لە ئەفرین هاوڵاتیانی مەدەنی دەکوژرێن، ئەوەی لای ئێمە گرنگەوەیە ئاڵۆزیەکان کۆتاییان پێبێنرێ. ئەموتانەی ناوبراو لە کاتێکدایە کە بەوەی هێرشەکانی سوپای تورکەوە بۆ سەر ئەفرین تا ئێستا سەدان هاوڵاتی مەدەنی شەهید و بریندار بوون کە زۆرینەیان ژن و منداڵن و زیانی زۆریش وەبەر خان و مڵک و ماڵی هاوڵاتیان و خوێندنگە مزگەوت و نەخۆشخانەکانیش کەوتووە.
مامۆستایانی ئاینی ئیسلام لە هەرێمی گەرمیان داوا لە سەرجەم مامۆستایانی ئاینی دەکەن لە سەرتاسەری کوردستان لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر عەفرین کە بە ناوی ئیسلام و قورئانەوە دەیان کە هەڵوێستیانە بێ و دەنگی ناڕەزایەتی هەڵببڕن. بەڕاستی تورکیا زوڵمێکی گەورەکە لەو شارە چونکە وڵاتی خۆی نییە لێی هەڵنەگەراتەوە شەڕی لەگەڵا ناکە بە دەستێکی سیاسی ئەوێ داگیری بکە نازانم دەسەکە چییە داواکارم نەخوای گەورە دەستی زاڵم ببڕی ئینشاڵڵا. ئێستا بەرامبەر گەلی کورد دەکرێت زوڵمێکە بە ئاشکرا هیچ مەجالیکتیان نامێنێتەوە لەوە گەرمتر ینی زوڵمێکی لەوە گەورەتر شەوە تا ئێستا تورکیا دروشمی دینی بەکار ئەهێنێ بەرامبەر بە ئەو کوردە مسلمانانی کەوا لە عەفرینن واروەها زوڵمیان لێکرێ. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی ئیدانێ ئەەکەین بە هەموو شێوەیەک لەگەڵ مەزلومیەتی عەفری ناین لەگەڵ مەزلومیەتی کێشەی کوردی براکانی خۆمان ناین لە زۆر گرنگە ڕای زانایانی کورد دەرببڕین لەبەرۆی هەموو وڵاتە ئیسلامیەکان و هەموو وڵاتە عەرەبیەکانیش کە بزان ئەمە زوڵمە بەرامبەر کوردی مسلمانە ئیکرێ. ڕۆژنامە نووسانی هەڵەبجە هێرشەکانی دەوڵەتی تورک بە توندی شەرمەزار دەکەن کە دەیان کاتە سەر عەفرین داواژ لە نەتەوەگرتوەکان دەکەن لە ئازدا و هێرشانە ئەو تاوانانەی لەوێ دەوڵەتی تورک ئەنجامیان دەدا بێدەنگ نەمێنن. هەموو ڕۆژنامە نووسێکی کوردی و هەر دەستگایەکی ڕاگەیاندنی کوردی ئەرکە لە سەرشانی هەموو ئەو دەست درێژیانی کە ڕژێمی تورکیا کاتە سەر عەفرین و ناوچەکانی ترمان لە ڕۆژئاوای کوردستان دەست درێژیەکانیان و ئەو کۆمەڵکوژیانەی کە هەیە و وڵاتی تورکیا کات لە ڕۆژاوای کوردستان بە تەواوی جیهانی بگەێنێت و ئیدانەی بکەن بە جۆرێکە هەموو جیهان بزانێت کە ڕژێمی تورکیا بەو جۆرە مامەڵە لەگەڵ کووردا ئاکات نەک تەنها ڕۆژاوا بگرە هەچ کاتێک بەرژەوەندیەکانی لە هەر شوێنێکدا بکەوێتە مەترسی و کورد ڕێگر بێ یاخود بڵێن کورد لەمپەر بێ لە بەردەم و دیهێنانی ئەو مەرامە گڵاوانەی خۆی کە وڵاتی تورکایە دەست ناپارێزێ لە کورد وەک بینیمان لە ماوەی ڕابردوودا کە لە هەرێمی کوردستاندا ڕیفراندۆم کرا بۆ جۆرە پشتی لە کورد کرد کە پێشتر وا خۆی نیشانەدا یەکێکە لە دۆستە نزیکەکانی کورد بەڵام وا دەرنەچوو یەکێکە لە دوژمنە سەرسەختەکانی کورد. وەکو ڕۆژنامە نووسێک کە ئیدانەی ئەو کارەی ئەو هێرشەی سەر تورکیاکەین بۆ سەر عەفرین و داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتیەکەین کە بێتە سەرخەت و ئیدانەی ئەو کارە بکات و داوا لە کوردانی هەر چوار پارچەی کوردستانی شەکەین کە ئیدانەی ئەو کارە بکەن و هەمویان یەک دەنگ بن. لە شار و شارۆچکەکانی باشووری کوردستان بە چالاکی جۆراوجۆر پشتیوانی لە عەفرین دەکرێت بڕیارە لە 24 مانگەدا لە زۆربەی ناوەندەکانی باشوور چالاکی جەماوەری بەڕێوە بچن. وێڕای ئەوەی پێکاتەکانی باشووری کوردستان لە سەرەتای هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەر عەفرین لە مەیدانەکاندان و پشتیوانی لە بەرخۆدانی عەفرین دەکەن. بەڵام پێداگرن لەسەر ئەوەی هەتا کۆتایی بە هێرشەکان نێت مەیدانەکان چۆڵ ناکەن و چالاکی ئەنجام دەدەن. ئەوەش جگە لەوەی تا ئێستا ژمارەیەکی زۆر لە گەنجانی باشوور خۆیان گەیاندۆتە عەفرین و شان بەشانی خوشک و براکانیان لە عەفرین لە ریزی بەرخۆداندا جێیان گرتووە. لەو چوارچێوەیەشدا کۆنگرەی نەتەوەیی کوردستان و ڕێکخراوە مەدەنیەکان و چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ پشتیوانی لە عەفرین خۆپیشاندانێکی سەرتاسەری لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ڕێک دەخەن. کۆمیتەی ئامادەکاری خۆپیشاندانەکان ڕایگەیاندووە ڕۆژی 24 شوبات واتە ڕۆژی شەمەی داهاتوو کاتژمێر 2 پاش نیوەڕۆ خۆپیشاندانێکی سەرتاسەری لە هەرێمی کوردستان ڕێک دەخرێت بۆ پشتیوانی لە عەفرین. بۆیە بانگەوازی بۆ هەموو هێز و لایەنە سیاسیەکان و توێژەکان دەکەین بەشداری لەو خۆپیشاندانانە بکەن تاوەکو نامەیەکی مرۆیانە ئاڕاستی ناوەندەکانی بڕیاری جیهانی بکەین بۆ پشتیوانی لە عەفرین و ڕاگررتنی هێرشە ناڕەواکان کە لەلایەن تورکیاوە دەکرێت. کەنەکە ڕەشی گەیاندووە عەفرین لە ئێستادا زیاتر پێویستی بە پشتیوانی هەموو ئازادی خوازانەیە. بۆیە داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکات کە کاتژمێر 2 دوای نیوەڕۆی ڕۆژی شەممە 24 2 2018 بەشداری لە ڕێپێوان و خۆپیشاندانی پشتیوانی عەفرین بکەن لە هەولێر و لە سلێمانی و دووهۆک و هەڵەبجە و شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان بیسەلمێنن کە عەفرین بەتەنها نییە. لەلایەکی دیکەوە
کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ ئەفرین لە شار و شارۆچکەکانی هێرێمی کوردستان بەردەوامە. لەو چوارچەوەیشدا ڕۆژی هەفتەی ئەم مانگە لە شارەدەی تەقتەقی سەر بە شارۆچکەی کۆیە کۆمیتەی پشتیوانیکردن لە ئەفرین چادریان بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ ئەفرین هەڵدا. لەو بارەیەوە نیاز قادرە ئەندامی کۆمیتەکە بە ڕۆژنوێژی وت ئەو هاوکاریانەی کە کۆمان کردوتەوە لە چاو بەرخۆدانی گەلی ئەفرین و شەڕوانان کەمە، بەڵام لە ڕووی واتاییەوە پشتیوانی خەڵکی تەقتەق نیشان دەدات بۆ خوشک و براکانمان لە ئەفرین. هەروەها ناوەندی غەزەلنووس، ماڵی سوهرەوەردی و خانەی حکمت بە هاوکاری چاند و هونەری باشوور هەفتەی پشگیری لە بەرخۆدانی ئەفرینیان ڕاگەیاند و چەندین پانێڵ و نمایشی فلیم چالاکی هونەری جۆرا و جۆر لەخۆ دەگرێ. نمایشی تەواوی فیلمەکان بێ بەرامبەرە و تەواوی فیلم و پانێلەکان لە هۆڵی سینەما سالم دەبن لە شاری سلێمانی. دوێنێ لە هەڵەبجە بۆمبێکی کیمیاوی نەتەقی و دۆزرا بوویە. وشیار بیاوەڵەیی کە ناسراوە بە وشیاری مین و تەمەنێکی زۆری لەگەڵ هەڵگرتنەوەی مین و پوچەڵکردنەوەیان بەسەر بردووە. هەردوو قاچیشی هەڵبەتە لەو پێناوەدا لەدەست داوە. دەڵێت بە گوێرەی بە دوواداچوونی ئەو هاوشێوەی ئەم بۆمبە کە لە هەڵەبجە دۆزراوەتەوە لە ئەفرین لەلایەن دەوڵەتی تورکەوە دژ بە خەڵکی مەدەنی بەکار هاتووە. ئێستا ئەم بۆمبە لای منە و ئەوتە لە پێشاو دڵنیابە لە 100% بۆمبی کیمیایە و ئەڵمانیشە جەرمەن ئەڵمانیە ئەو کارەساتی ئەفرین و سمری ئەفرینی هەر عین هەمان کارەساتە کە لە هێرۆشیما بە چای خۆم بینیم ئەو شەڕ و کوشت و کوشتارە و ئەو چەکە قورسانە کە تیا بەکارتی بەڕاستی ئەم بۆمبەیش ئەمە بە هاوان ئەتەقێ ئەمە حەجمە بەدەست هەڵەگیری ئەنا بۆمبی کیمیایی بە 10 نەفەر بە 20 نەفەریش ناجوڵێ ئەم بۆمە هەمان ئەو بۆمبانێ ئەمە چەکی خۆی هەیە بە چەکی خۆی ئەتەقێ هەمان ئەو بمانێ بۆ ئەو شوانە و ئەو کارەساتی لە یەکەوێتەوە ئەو خەڵکانە ئەبینی دیتر تووشی تەنگە نەفەسی ئەبن و ئینجاکە ئەمان ئەو چەکەیە کە من ئەو کەسانم بینی لە ئەفرین لەسەر قەیرۆڵەکان کەوت هەمان ئەم چەکەیە بەوە ئەمە جا زۆر دەستکاریشی بکەیت لەش و ئاخوری ئەمە غازی کلۆرە کلۆر ئەمە بۆ خەڵکی دڕندەش بگرە دروست ناکرێ بۆ ئەو خەڵکانش کە درۆنە من نەکە میلەتێکی مەظلومیش لەسەر ئاو و شەرەف و خاک و وەتەنی خۆی دیفاع بکە من تێناگەم کۆمەڵگەی نێودەوڵەتی چۆن لەسەر ئەم جۆرە چەکانە کە تاقیەک لە بەسەر خەڵکی دڵم لێکراوی ئەفرینە چۆن هەڵوێست ناگرن لە بەرامبەر تورکیای داگیرکەرە ئەوە هەڵوێستێکیان هەبووە ئینجا من ئەلغام لە هەر پارچێکی کوردستان بێ لە هەر چوار پارچەکە لە هەر شوێنێ بێ و پێویستیان بە من بێ ئامادەم بڕم پاکی بکەمەوە. بەڵێ دوێنێ ئەڵمانیا ئەو بۆمبە کیمیاویانەی دەدا بە ڕژێمی سەدام حوسێن لە دژی گەلی باشوور و هەڵەبجە بەکارهێنان ئەمڕۆژ هەمان چەک دەداتەوە بە ڕژێمی تورکیا لە دژی ئەفرین و ڕۆژاوای کوردستان بەکاریان دێنێ. لە دوای دیداری نێوان ئەنگێلا مێرکل و بیناڵی یەردلم سەرۆکوەزیرانی تورکیا ئەڵمانیا جارێکی دیکە چەکی ڕەوانەی تورکیا کردوەوە بەپێی هەواڵێک کە ئاژانسی دەنگوباسی فرات بڵاوی کردوەوە تەنها لە ماوەی مانگێکدا بە 15 جار بڕێکی زۆر چەک و کەرەستەی سەربازی بەهێڵی گواستنەوەی کۆمپانیای دیبی ئەڵمانی بۆ تورکیا گوازراوەتەوە. بازاری بازرگانیکردن بە چەک لە نێوان هەردوو دەوڵەتی ئەڵمانیا و تورکیا گەرمە. ئاژانسی هەواڵی فرات لەو بارەیەوە بە دواداچوونێکی ڕۆژنەمەوانی کرد بەپێی ئەو بە دواداچوونە دەرکەوت کە لە ڕۆژی 20 مانگی کانونی دوامەی ڕابردوو کەواتە لەگەڵ دەستپێکردنی هەرشەکانی سەر ئەفرین تا ئێستا بەلانی کەم 15 جار کەرەسەی سەربازی بە بەڕهەڵگرەکانی کامپانیای گواستنەوەی دیبی شەنگەر بۆ دەوڵەتی تورک ڕەوانە کراوە. ئاشکرایە کە ئەو کەرەسە سەربازیانە لە ئایالەتی هێسنی ئەڵمانیا بەرهەم دەهێنرێن. گرۆپی پارتی چەپی ئایالەتەکە راپۆرتێکی بەناوی ئەتلەسی بەرهەمهێنانی چەک لە هێسن ئامادە کرد و تیشتی خستە سەر ئەو کەرەسە سەربازیانەی کە لە کارگاکانی ئەو ئایالەتە دروست دەکرێن. لە راپۆرتەکەدا بە بەرفرەوانی باسی 61 کارگەی پیشەسازی چەک و بەرگری کراوە کە هەندێک لەو کارگانە کاری لۆبیکردن بۆ فرۆشتنی چەکەکان دەکەن. دەربارەی راپۆرتەکە پەرلەمەنتاری پارتی چەپی ئایالەتی هێسن یان شالاوسکە وتی ئەو چەکە ئەڵمانیانەی کە لە ئایالەتی هێسن بەرهەم دەهێنرێن وەکو تۆپ و جوورەکانی دیکەی چەک دەوڵەتی تورکوچەتەکانی لە ئەفرین بەکاردێنن و خەڵکی مەدەنی پێدەکوژن. ئەڵمانیا لە مێژەوە پێویست بوو کە گەماروی فرۆشتنی چەکی بخستە ئەسەر تورکیا بەڵام دەرکەوت کە لەگەڵ هێرشکردنە سەر ئەفرین بازرگانی لەگەڵ تورکیادا زیاتر بووە.
سەرلەبەیانی ئەمڕۆ لە بەردەم بارگای پەرلەمانی ئەوروپا لە برۆکسلی پایتەختی بەلجیکا چالاکی لە دژی نەوزادادی پارێزگاری هەولێر ئەنجامدرا. نوێنەرانی حکوومەت یارێمی کوردستانیش کە لەوێ ئامادە بوون پەلاماری چالاکوانێکیاندا و لێیانداوە. سەرلەبەیانی ئەمڕۆ لە کاتی چوونیان بۆ نێو بارگای پەرلەمانی ئەوروپا چەند چالاکوانێکی کورد لە دژی نەوزادادی پارێزگاری هەولێر چالاکیان ئەنجامدا و تۆمەتباریان کرد بەوەی بە دزی و گەندەڵی و کوشتنی هاوڵاتیان لە شاری هەولێر. پاژەوە ژەریەکە لە دلاوە ئاژگەی نوێنەری حکوومەتی یارێمی کوردستان لە بڕۆکسل کەسێکی دیکە بە ناوی زانا کوردە کە کارمەندی نوێنەرایەتی حکوومەت یارەمە لە بڕۆکسل بەرەوڕووی چالاکگەرەکان دەڕۆن دەکەونە گفتوگۆ لەگەڵیان وەک لە دیمەنەکاندا دەردەکەوێت، بەڵام دوو کەسەکە گفتوگۆ و چالاکیەکەیان پێهەرز ناکرێ و پەلامار یەکێک لە چالاکگەرەکان دەدەن بە ناوی ڕەنجدەرگرایی و لێی دەدەن. لەسەرەوەش گراوی لە یەکێک لە بنکەکانی پۆلیسی شاری بڕۆکسل ئەمڕۆ سکاڵای یاسایی لەسەر پەلاماردەرەکان تۆمار کردووە. شەرم ناکەیتەوە داناوە شەی لەم وڵاتەیە لەم وڵاتەیە. لە شاری هەولێر بەشێک لە خاوەن پێداویستێت تایبەتەکان و ئەوانشی کە نەخۆشی درێژخایانیان هەیە خۆپشاندانیان ئەنجامداوە چوونەتە بەردەم بارگای نەتەوەیەکگرتوەکان داوایان کردووە کە فشار بخرێتە سەر حکوومەتی هەرێم بۆی پێداویستەکانیان دابین بکرێت. ئەمڕۆ بۆ جاری سێم توشبوانی نەخۆشیە درێژخایەنەکان و کەمەندامان بە خۆپشاندان چوونەتە بەردەم نەتەوەیەکگرتوەکان لە شاری هەولێر داوایان کرد حکوومەت لایەکی جدیان لێ بکاتەوە. جاسم محەممەد کە توشببوویەکی نەخۆشی تالاسیمایە بەیان نامەی خۆپشاندەرانی خوێندەوە کە تێیدا بوو. نەخۆشانی شێرپەنجە و هەڵگرانی نەخۆشیە درێژخایەنەکان لە دۆخێکی خراپدان و ئەگەر ئاوڕمان لێ نەدەنەوە بەهانەمانەوەنێن ژیانمان لە لێواری مردن زیک دەبێتەوە. ئەوەش بەهۆی خراپی باری ئابووری و نەبوونی دەرمانی پێویست لە نەخۆشخانە گشتیەکان و بە دەنگەوە نهاتنی حکوومەتەکانی هەرێم و عێراقەوەیە. هەروە داواژ لە نەتەوەیەکگرتوەکان کرا کە فشار بخاتە سەر حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی عێراقیش بۆەوەی دەرمان و پێداویستی تەندروستی و بژێویان بۆ دابین بکەن. خوێندکاران و مامۆستایانی مەخمور بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکەوە بانگەوازێکیان ئاڕاستەی نەتەوەیەکگرتوەکان کرد و هەروە داخوازەکەش ڕەوانەی یونیسێفیش کراوە. هاوکات هەورامیەکان لە پارێزگای هەڵەبجەش لە نێو شاری هەڵەبجەدا چالاکیان ئەنجامدا داوایان کرد زمانی هەورامی بپارێزرێ. دەڵێن هەورامی لە ڕیزی ئەو زمانانەیە کە هەڕەشەی لە ناوچوونی لەسرە بۆ یەمنیش لێرە وەکو هەورامیەک پشتیوانیان لێ دەکەم بە هەورامیش پێیان دەڵێم منیش پشتیوانتانە هیوادارانە هۆرامی گر کەس پنەش بنیس و پنەش بوان و ڕانەری و بە شێوازی و جە شێوازەکە دلێنە بشۆ. مامۆستایان و خوێندکاران لە کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە بەردەم ناوەندی پەروەردەی کەمپەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایانگەان. بۆ پاراستنی کۆمەلگا پێویستە زمان بپارێزرێت. بۆیە ئەو گەلانەی لە مێژوودا زمانەکەیان لەدەستداوە لە ناوچوون. لە ڕۆژاوای کوردستان بەڕژانی خوێنی شەهیدان ئێستا خوێندنگای کوردی کراوەتەوە. لە ڕۆژی پیرۆزی زمانی دایکدا چاوەڕوان دەکرا کە منداڵەکانی گەلەکەمان ئەو ڕۆژە جەژن بجێڕن. بەڵام بەداخەوە لە بەرچاوی کۆمەلگای نێودەوڵەتی هێرش دەکرێتە سەریان و خوێندنگاکانیان دەکرێتە ئامانجی هێرشەکانی تورکیای فاشیست. لە کۆتاییدا ڕەشگەیەنراوە. لە ئەمڕۆدا 5,000 خوێندکاری کورد لە ژێر بۆردومانەکانی سوپای تورکیادا لە عەفرین ناتوانن بخوێنن. ئێمە وەک خوێندکاران و مامۆستایانی کامپی شەهید ڕۆستەم جوودی لە مەخمور داوا لە نەتەوەیەکگرتوەکان دەکەین کە هەستێ بە جێهێنانی بەرپرسیارەتەکانی و هێرشی حکوومەتی تورک بوەستێنێت بۆ سەر عەفرین. لەلایەکی دیکەوە بە هەمان شێوە کۆمەڵێک لە ڕۆشنبیران و چالاکوانە هەورامیەکان سیمینارێکیان ساز کرد. ئێمەی هەورامی زوانەکەما ئینا ڕیز و ئازوانانە هەکە هەڕەشی فوتیاژی ناسەرەوە. لەو سیمینارەدا دکتۆر ناجەح گوڵپی ڕاگەیەندراوی هەورامیەکانی خوێندەوە وێڕای پیرۆزبایی لە گەلانی جیهان و کوردستان ڕاشی گەیان. ئێمەی هەورامی زمانەکەمان لە ریزی ئەو زمانانە دێت کە مەترسی هەڕەشەی لە ناوچوونیان لەسرە لەبەرەوەی ئەرشی سەرشانمانە بیپارێزین. هەر بۆیە داوا لە هەموو هەورامیەکان دەکەین بە زمانی خۆیان قسە بکەن و تابلۆ و نووسینی سەر دوکانەکان و شوێنی کارکردن و شوێنە گشتەکان بە هەورامی بنووسرێت. دایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت
لەمە زیاتر داواکاری گەلی هەورامان پشتگوێ نەخەن. خوێندنگاکانی هەورامان بە زمانی دایک تێیدا بخوێنرێت. کردنەوەی دامەزراوەیەکی هەورامی بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی بە زمانی هەورامی لە هەموو بوارەکاندا. زمانی دایک زوانی ئەڵایی پیرۆزن تا بێکەشتنەوەیەکی دیکە هەرشاد و بەختەوەر بن ئافرین سەردەکەوێت.